سلااوتان لەبێت لە قوتابخانەی بان یەکێک لە گەورەترین فستیڤالەکانمان ئەنجام دەدەین ئەمڕۆ لە پارکی منارە. فستیڤالەکەمان پێک دێت لە زانستی و ڕۆشنبیری و کللتوری کە تیایدا کللتوری جیاواز زانستی نوێ و ڕۆشنبیری نوێ فێری فێرخوازەکانمان دەکەین. با بچین زانست دەگوزارێت. هەروەکو باسمان کرد یەکێک لە ئامانجەکانمان پیشاندانی کللتورە جیاوازەکانی جیهانە و ئێستاش لە یەکەم شوێن کە دەست پێ دەکەین ئەویش وڵاتی بەریتانیایە. با بزانین لێرە چمان هەیە و چ دانرا لێرە. مامۆستا جان چۆنی؟ زۆر سپاس دەکەم بەخێر بێن. مامۆستا ئەگەر بەس بە کورتی باسی بکەی بزانین چمان هەیە و چمان پێشکەش دەکەن لێرە؟ زۆر باشە. وەکو لە ئەمڕۆ ئەم کللتورەمان کللتوری بەریتانیایە. لە کللتوری بەریتانیا طبعاً ئەمە دەزانی کە زۆر دەوڵەمەندە کللتورەکەی چەند شتێکمان خستۆتە ڕوو وەکو دەیبینن لەوانە ئەو نەخشەی 3D هەیە. لندن ئایمان هەیە کە لندن ئای گەورەترین چەرکوفەلەکە لە هەموو دنیا و بیگ بێن گەورەترین سەعاتە لە هەموو دنیا و لێرە چەند ستایلێک و کللتورێکمان خستۆتە ڕوو. لێرە ئەم تیپۆتەیە کە لە لای خۆمان پێی دەڵێن قۆری لەگەڵ ئەم کوپانە و لەوانەش چەندین وێنەی خێزانی شاهانە هەیە. وڵات کە لێرە باسی دەکەین ئەویش وڵاتی فەڕەنسایە. با بزانین لە وڵاتی فەڕەنسا شتێک باوە وەچی هەیە. سلااو دەبێ مامۆستا. مامۆستا ئەگەر بکرێ باسی ئەو شتانە بکەین کە لێرە هەیە. وڵاتی فەڕەنسا لەو شتە باوانێکەوە پێی بەناوبانگە یەک لەوانە ئەو نانێکەوە لێکوانەدا دەیبرین بگێل و نانێکەوە لە فەڕەنسا باوە هەروەها کرواسانی هەیە تێدا بەناوبانگە هەروەها لێک لەو شیرینیانێکەوە لە فەڕەنسا پێی بەناوبانگە هەروەها گەبێنە سەر کەسایەتی ناودارەکان ناپلیۆن بۆناپارت یەکێک بۆ لە سەرکردە ئیمپراتۆریەکانی وڵاتی فەڕەنسا. هەروەها گەربێنە لای دراوەکانی شارکەوە ئەو دراوانێکەوە پێی بەناوبانگ بووە هەروەها بوونیان هەیەکەوە زۆر پێی بەناوبانگە وڵاتی فەڕەنسا کە یەکیش لە شتە زۆر دیارەکانی وڵاتی فەڕەنسا بیتە لە بورجی ئیڤڵ کە بە چەند مەرحەلەیەکی جیاوازدا تێپەڕیوە تاوەکو تەواو بووە و یەکێک لە بەرزترین بورجەکان لە هەموو جیهاندا. ئێستاش با بچین بزانین گۆرانی شتمان هەیە چکەیەکێک لە چالاشەکانمان ئەو گۆرانی فشار عێراق مێژوویەکی زۆر ناوەزە و نایابی هەیە. با بزانین مێژووەکە و کللتورەکەی چیمان پیشانەدا و چیمان فێر دەکا بزانین چیمان هەیە. مامۆستا جان سلااو دەبێ. سڵاو بەخێر بن سەرچاوان لە وڵاتی عێراقەوە لەگەڵتانین. زۆر سپاس مامۆستا. زۆر بەخێر بن سەرچاوان. مامۆستا ئەگەر بکرێ بە شێوەیەکی گشتی باس بکەی بزانین چی هەیە لێرە و چ بە خەڵکی پیشاندەن کە یەکێک دێت ئێرە. بەڵێ وەک دەزانن ئەو شتانێک کە دەیبینن سەبارەت بە وڵاتی عێراقا بە دۆڵمەی عێراقی بەناوبانگن و هەروەها بە بریانی و بە کوپە و بە زەڵاتە و بە بەسبوسە و هەروەها بە قەوان و بە ڕادیۆ و بە خورما و هەروەها سەرۆکە بەناوبانگەکانشمان یەکێک لەوانە لە چڕەشی دەکە سەرۆک کۆماری وڵاتی عێراقا هەروەها ئاڵایەکەشمان لەسەرەوەیە. ئەش دووبارەیەکە لە وڵاتانێک کە کللتوری زۆر ناودار و بەناوبانگ هەیە. با بزانین لە تورکیا چمان هەیە و مامۆستا چیمان پێدەناسێنی. سلااو دەبێ مامۆستا. زۆر سپاس بەخێر بێن. مامۆستا ئەگەر بکرێ باس بکەی چیمان هەیە لێرە و چیمان پێشکەش دەکەن وەک وڵاتی تورکیا. ئەوڕۆ لەو فستیڤاڵی ئەمڕۆدا نمایشی وڵاتی تورکیامان کردیە. لەو نمایشە کەلوپەلە کللتوریەکانی میوزیکە کللتورەکانی و خواردنە بەناوبانگەکانی طبعاً لە وڵاتی تورکیا بەناوبانگترینی خواردنەکانیتی بەوەی بەناوبانگە یەک لەوانە هەمانە داوود پاشا و چی کوفتە و سارما و هامسی و میدیا. خۆش گەردین. یەکێک لە دەوڵەمەندترین کللتورەکانی جیهان هیندستانە. با بزانین لە هیندستان چ دەگوزارێ و چیمان هەیە. سلااو دەبێ مامۆستا. سپاس دەکەم عەزیزی من زۆر بەخێر بێن. زۆر سپاس مامۆستا جان ئەگەر باسی کللتوری هیندیمان لەوە بکەن بزەبت بزانین چی هەیە و چی دەگوزارێ لێرە. بە شێوەیەکی گشتی کللتوری هیندی زیاتر بە بەهارات دەناسێتن یەکێک لە شتە ڕئیسیەکان و بەناوبانگەکانیان بەهاراتە بە شێوەیەکی گشتیش لە خواردنەکانیان هەموو خواردنەکانیان تامەکی تیژی هەیە یعنی وەک بڵێ بیبەرە خواردنی تێکرا نەک خواردنە بیبەری تێکراویتن. ئەوەش یەکەکە لە شێوازی پاقلاوەکانیان کووەمە پاقلاوەمانی ئەوەش شیرینی ئەوانە لە جێگای پاقلاوەی
ناویشی میشتیە ئەوە نمونەی مرۆڤەکانیانن ئەگەر دیقەت بدێ هەموو شێوازەکانیان دیارە لەبەر چاوڕوونە دەمشا بکەین بە و شتانان دەناسرێتەوە زیاتر ئێکسواراتیان هەیە. بەخێر بێن بۆ گەورەترین فیستیڤاڵی هونەری و کولتوری و زانستی قوتابخانەی بان لەژێر ناونیشانی هاوڕەنگی کولتورەکان. ئێمە لەو فیستیڤاڵەدا کولتوری سەرنەکەوەیەکمان پیشانداوە و سەرجەم دایک و باوکان تێیدا بەشدارن. لەو فیستیڤاڵەدا چەندین ئۆفەری ناوازەمان بۆ قوتابیانی خۆشەویست ئامادە کردووە. یەکێک لەوانە بریتە بە 120 دانشگان لە کرێی خوێندن یاخود وەرگرتنی جلوبەرگی قوتابخانە بۆ ساڵی نوێی خوێندنی 2025-2026 بە خۆڕایی یاخود 4 مانگی هاتوچۆ بە خۆڕایی یاخود یەک وەرزیەکە مینان خواردن بە خۆڕایی. ئەم داشکانە تاوەکو 15 پێنجی 2025 بەردەوام دەبێت. دایک و باوکان دەتوانن لێرە و لە قوتابخانەش سەردانمان بکەن و قوتابیان سوودمەند بن لەم ئۆفەرەدا چاوەڕوانتانی. و بێگومان کللتوری خۆشمان لە یاد ناکەین. شاندانی هەموو کللتورە جیاوازەکان بەشێکە و کللتوری کوردی تایبەترینیانە. ئێستاش کللتوری کوردی خۆمان پیشان دەدەین کە چەندین شتی جیاوازمان هەیە. بۆ نمونە زیاتر جیاوازەکان و کولیچە و گوێز و هەموو شتێکی کوردەواری. و چاخانەی مارێ بابۆی ئەوەش بەشەکە لە کللتوری کوردی بێگومان. لێرەش نانکردن و لانک و حتا ئاونیشمان هەیە لێرە مامۆستاوە ئاونە و بەچینەی دوورمانیش دووبارەویش هەر بەشەکە لە کللتوری کوردی. ئەوە نانکردن کاتی خۆی بە پەلەمێز و ئاگر و ئەوشتانە بووە. ئەوەش دیوەخانی بانە لەگەڵ قوتابیەکانمان. کللتورێکی تری زۆر زۆر جیاواز وڵاتی نایجیریایە. با بچین بزانین چی دەگوزارێت لە نایجیریا. هەلۆ Sannu da zuwa. Wannan tuwo ne, wannan alala ne, wannan waina ne, wannan alkubus ne, wannan shinkafa da wake, wannan dambu, wannan kuma ganye ne, wannan kuma mai. Wannan kuma fankasau ne. Sai kulkuli. Ki kalla kawai gaban. ئێستاش نازداری نازداران فەڵەستین بەداخەوە بۆ ئەم دوایانە کە ئەو هەموو نەهامەتەی بەسەریان داهات، بەڵام ئێمە ئێستا دەچین جوانیەکانی فەڵەستین پیشان دەدەین. سڵاوت لێ بێ مامۆستا. لە وڵاتی فەڵەستین بە کۆمەڵک شیرینی بەناوبانجین لەوانە دەحدەحمان هەیە، مسەخەنمان هەیە، مەقلوبەمان هەیە، کورافەمان هەیە، زەیتونمان هەیە و خواردنی تایبەتی فەڵەستینی لێرە زۆربەیان بوونیان هەیە.
وفلسطين بمسجد الأقصى وقبة الصخر بناوبانجا وولاتي فلسطين دەکەوێتە کشوەری ئاسیا دراوسێ لەگەڵ لوبناان و سووریا و ئوردن و مصر و لایەتشی دەکەوتە سەر دەریای ناوەڕاست. ئێستاش وڵاتی سووریا و بێگومان دوای ئەو شۆڕشەنوێی ئەنجامدرا لە سووریا ئاڵاکەشیان گۆڕی و ئێستا با بچین بزانین چ دەگوزارێت لە سووریا. سلااو دەبێ مامۆستا. أهلا وسهلا مرحبا بكم في سوريا. زۆر سپاس مامۆستا. دەتوانی باسی کلتوری سووریا خۆ دەشتانی کە لێرە هەیە بۆمان باس بکەن؟ بەڵێ ئەمە قوتابخانەی بان و ئەمن بەشداریم کردێ بە کلتوری سووریای زیاتر هەوڵماندا خواردنەکان پیشانی خەڵکی بدەین. ئەو چەند خواردنەمان هەیە کە لە وڵاتی سووریا زۆر بەناوبانگە. ئەوە یەکەمیان پێی دەگوترێت کە بەنیە، ئەوەیان فەتە حمص بالطەحین، ئەوەشیان کە ملوخیەیە زۆر بەناوبانگە لە وڵاتی سووریای. ئەوەشیان دەتوانین بڵێن خواردنی بەیانیانە زیاتر بەکاری دێنن زەیت زەیتون و زعتر. و لەگەڵ لێرە ئەگەر تەمەشای بکەن وێنەی هەموو سەرۆکەکانی وڵاتی سووریای تێدا لە یەکەم دانەوە هەتا کۆتایی. وێنەی ئەکتەرەکانی درامای بابلحاڕەیە کە لە وڵاتی سووریای زۆر بەناوبانگە لەگەڵ شاعری بەناوبانجی سووری نزار قەبانی ژیانەکەیمان لێرە نووسیتەوە. بەخێراتتان دەکەین مامۆستا یەکەم جار. ئێمە ئەمڕۆکە لێرانەدا شێوازی ژیانی مرۆڤی کۆنمان خستۆتە ڕووکەیە لە کۆنەوە لە ئەشکەوتەکاندا چۆن ژیاون و چیان کردووە لە ژیانی ڕۆژانەیاندا و ئەو کەلوپەلانەی کە بەکاریان هێنایە لێرە بەردەستەمان کردیا و ئەو جۆرە مرۆڤانەی کە لەو سەردەمەدا لە ئەشکەوتەکان ژیاون بە تایبەتی دوو نمونەی ئەشکەوتی گەورەمان هەیە کە لە کوردستان بوونیان هەیە، ئەویش ئەشکەوتی شانەدەر لەگە ئەشکەوتی هەزارمێر. لەو ئەشکەوتانە لۆمان بە دەرکەتێک کە مرۆڤی زۆری مرۆڤ زۆر کۆن لەوێ ژیاوە بە تایبەتی مرۆڤی چاوە نیاندەرتاڵ کرۆمانیۆن و هەروەها لەوێندەر بە پێی دۆزینەوەکانمان کە ئێسک و پروسکی ئەم جۆرە مرۆڤانە دۆزرایتەوە لۆمان بە دەرکەوتێک کە مرۆڤانە لەوێ ژیاون و ئەمڕۆ لەم ساڵاچێدا بەرزەستەی ئەو جۆرە مرۆڤانەمان کردێ لە ئەشکەوتی شانەدەر. دەستخۆشتان لێ دەکەم دەستخۆشێکی زۆر گەرم و تایبەت لە قوتابخانەی بانی ناحکومی ئینگلیزی دەکەم کە ساڵانە بە شێوازێکی زۆر ڕاقی و تایبەت هەڵدەستێ بەم کردنەوەی ئەم جۆرە فستیڤاڵ و ئەم جۆرە ئیڤێنتانە کە بەڕاستی جێگای دەستخۆشیە هەم بۆ قوتابی ئازیزەکان، هەم بۆ دایک و باوکان، هەم بۆ هاونیشتیمانیان کە دەبینن قوتابخانەیەکی لەم جۆرە ئەم جۆرە فستیڤاڵانە دەکاتەوە و ناوەڕۆکی فستیڤاڵەکەش ئەگەر تێدا ورد بێەوە جوانە، هەم باسی جۆرێک لە زانستی دەرسەکانی ڕۆژانەی خۆیان دەکەن، هەمیش کللتور کە باسی کللتوری چەند وڵاتێکی لەخۆ گرتووە دیارە بە شێوەیەکی مێژوویش باسی مێژووی وڵاتەکانیش دەکەن و وەی خۆشمان هەتا. یعنی بەڕاستی دەستیان خۆش بی، دەستخۆشی لە هەموو مامۆستایەکان دەکەم، دەستافی کارجێڕی دانە بەدانەی مامۆستا بەڕێزەکان دەستی ماندبوونیان دەکوژن. هیوادارم بان هەروەها لە پێشکەوتن دابی، خی گەورە سەربەز و سەلامەتیان بکات.